سەبارەت بە گرنگی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە هەروە ئاستی ئاڵگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان و ڕاکێشانی باوڵێن کۆمپانیا بیانیەکان بۆ کارکردن لە هەرێمی کوردستاندا نمێوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سەروەر هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەت هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت. کاک سەروەر بەخێر بێت. سەرەتا با لەو پێشانگای دەست پێ بکەین. گرنگی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە چییە؟ ئامانجەکە چییە؟ ئایا ئامانجەکە تەنها ئەوەیە ئێمە پێشانگایەکمان کردەوە یان ئامانجی شکتان هەیە بێ دەرەنجامی هەبێت ئەم جۆرە پێشانگایانە؟ زۆر سپاس. طبعاً پێشانگا لە دیدگای ئابووری سەردەم چووەک چەمەک چووەک و زاراوە لە ڕیزبەندی یەکەمی سەرنجی کۆمپانیاکانە. طبعاً پێشانگا تەنها ئەرچی ئەوە نییە کە شمەک و کاڵا بخاتە ڕوو، بەڵکو ئەرچی سەرەکی پێشانگا بە بازارکردنە و بازارکردنیش ئامانجی کۆمپانیاکان و حکوومەتە لە وڵاتە پێشکەوتەکان و لە وڵاتە تازە پێگەشتوەکان کە ئەمەش کاریگەریەکی ڕووی شارستانی و ڕووی مەدەنیەتی وڵاتێک پیشان دەدا. یعنی زۆری پێشانگاکان لە هەموو سێکتەرە جیاوازیەکان لە بواری بیناسازی، لە بواری خۆراک، لە بواری هەر بوارێک کە پەیوەندی بە ژیانەوە هەیە، زۆری پێشانگاکان دیاردەی ئەوەیە دەرخەی ئەو ڕاستەیە کە ئەو وڵاتە لە گەشەسەندنێکی بەردەوام و ئانیدایە. جایمە لە گەشەسەندنی بەردەوام و ئانین ئێمە هەرێمی کوردستان ئێستا بە بڕای ئێمە توانای ڕاکێشانی سەرمایەکی کاگەر بۆ نمونە ئەو پێشانگایە بنمونە بینەوە ئەڵە 214 کۆمپانیا لە 15 وڵاتی جیاواز هاتوون. بەڵێ تەمان ئەمە سیانزەمی پێشانگایە تۆ ئەبێ کاتێک کە باسی پێنوێنێ ئەەکەی مؤشرێک ئەەکەی کە بڵێ لە پێشکەوتنان ئەبێت تۆ بەراوردێکت هەبێ. بۆ نمونە ئەمە سیانزە هەمین پێشانگای بیناسازی و ئاوادانکردنەوەیە کە وەکو جەنابەت وتە 214 کۆمپانیا بە 400 براند لە 15 وڵاتی دەراوسێ و ئەوروپی بەشدار بوون. ساڵی پار 12 پێشانگای بیناسازی و ئاوادانکردنەوە 100 کۆمپانیا بەشدار بووە. 100 کۆمپانیا بەشدار بووە لە 11 وڵات. ئێستا 214 لە 15 وڵات و براندەکانیش زیادن و ئەم براندانە ئەم 400 براندەی کە لەم پێشانگای ئەمڕۆ نمایش کراون لە 180 بیانین، لە 120 خۆماڵین. ئەمە نیشانەی ئەوەیە کە وەکو پێم وتی نیشانەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە گەشەی بەردەوامی ئابوووریایە و لە پەرەپێدانی بەردەوامی سێکتەرەکانی ئابوووریایە، بە تایبەتی ژێرخانی ئابووری، ڕێگاوبان، دروستکردنی باڵەقانە و هەروەها ینی ئێمە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی کە بەڕێوەبەراتی تۆمارکردنی براندەکانمان هەیە، علاماتی تیجاری لە 140 ئەو براندانایی کە لای ئێمە تۆمارکراون لە 140یان بیانین و براندی جیهانین لە مەجای کۆزمەتیکە، لە مەجای سیارەیە، لە مەجای کەلوپەری خۆراکە، لە مەجای ئیزاعات و تەلەڤیزیۆن، حتا فەیسبووکە، ئەمانە لەوێت تۆمارکراون. ینی بەنیازنی فراوانتری بکەن. طبعاً ئێمە دەرگامان واڵایە بۆ هەموو براندەکان بێن تۆمار بکەن. تۆمارکردن ڕاستێمەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕسمێک لەو خاوەن براندە وەرەگرین، بەڵام لەگەڵ ئەوە شا براندەکە لە ڕووی یاساییەوە مافی پارێزراوە بێ. طبعاً لێرەوە ئەمەوێ ئەوە بڵێم، ینی پێشانگاکان کاتێکە بڵێن ئەم 214 وڵاتە ئەم 214 کۆمپانیا کە بە 400 براند هاتوونەتە هەرێمی کوردستانەوە، دەکرێت ئەوان لە کاتی هاتنیان بێن براندەکانیان لای ئێمە تۆمار بکەن، لە علاماتی تیجاری لە ترێدمارک تۆمار بکەن کە هەموویان تۆمارکرابوون یان بەس ئەوانەی کە بەشدار بوون. زانیاری ئەوە نییە کە هەمووی تۆمارکرابێ، بەڵام ئێمە بە پێی یاسای 20 ساڵی 57 لە مادەی 39 ڕێگە دراوە کە کۆمپانیاکان ئەگەر بێت و کاڵاکانیان بۆ یەکەم جار دێن لە پێشانگاکانەوە ئەتوانن حیمایەکی موقەتی بکەن، بێن حیمایەکی موقەتی بکەن و ڕسمی خۆیان بدەن بۆ ئەوەی کەسێک نێ ئەو براندەی ئەوان تۆمار بکات، چونکە کە تۆماری کرد مافی یاسایی پارێزراوە بێ بۆ ئەو دوای تووشی بابەتی دادگایی و یاساییە بن. طبعاً لە ئێستادا هەرێمی کوردستان هەر بێمەوە سەر پرسیارێکی جەنابەت، ئێستا هەرێمی کوردستان ینی لە چوارچێوەی قەبارەی ئاڵوێری هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی تر لە دەواازەی برایم خەلیلەوە ئەتوانین بڵێ نزیکەی 20 ملیار دلارە عێراق و هەرێمی عێراق عەفوەن و هەرێمی کوردستان لەو 20 ملیارە 4 ملیار تا 6 ملیار هەرێمی کوردستان قەبارەی ئاڵوێری بازرگانی هەیە لەگەڵ تەواوی وڵات. طبعاً و ئەوەش ئەگەر بێتەوە بڵێن ینی ژمارەی کۆمپانیا بیانیەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە لە تۆمارکردنی
کۆمپانیاکان لە وەزارەتی بازرگانی پیشەسازی یعنی لە ئێستادا ژمارەیەکتان لە چەند بەڵێ ژمارەمان لە ئێستادا نزیکەی 3500 کۆمپانیا بەگشتی تۆمارکراون لەم 3500دا 3000 نزیکەی 400 تا 450 کۆمپانیایان دەرەچین بەڵێ ئەم کۆمپانیانە هی دەرەچین و خۆیان تۆمار کردووە و چالاکی ئابووری و چالاکی بازرگان هەمووشیان چالاکن ئەم کۆمپانیانەی باس ئەکرێت چالاک بن بەڵام بە ڕێژەی جیاواز بەڵێ بە ڕێژەی جیاواز بە پێی ئەو نەشاطی کە تۆماری کردووە یاخود هەندێک جار ئەو نەشاطی کە تۆماری کردووە لەوانەیە خۆی تیانە بینێتەوە بیگۆڕی نەشاطی بگۆڕێ ئەمە یاسا ئەم بابەتانی فراهم کردو براندانە براندی باشن کوالیتی چێ لێ کۆڵێتەوە مەرجتان چێ بۆ کۆمپانیایانە طبعا ئەو کۆمپانیانە ئەزانیت چۆنا یەکێکی کە لە ئەو سوودانی کە پێشەنگەکان هەیەی هەم بۆ هاوڵاتی و هەم بۆ کۆمەلگا هەم بۆ هی بازرگانەکان ئەوەیە کە دەرفەتی چێبڕچی ئەڕەخسێنێ ینی بۆ نمونە هاوڵاتی ینی تەنها ئیجبار ناکرێت کە لە بینی دوو کاڵایە سێ کاڵایکیان هەڵبژێرێ کە تۆ هانی کۆمپانیەکانە داشمەکەکانیان هێنا خستیان ناو بازاڕەکانی کوردستانەوە ئەو کاتە تۆ ئەگەر بتەوێت شمچێک بکڕی لە چەند کوالیتیەک لە 10 تا 15 کوالیتی لە بەردەسە باشترین کوالیتیە توانی بە گونجاوترین نرخ بە پێی جوانی خۆت هەڵبژێری ئەمیش سوودێکی کۆمپانیا سەرۆک حکومت باسی لە کوالیتیش کرد طبعا سەرۆکی حکومت رەخنابێ کاریگەری لەسەر کوالیتی حکومت بالضبط سەرۆکی حکومت باسی لەو خاڵە کرد وتی کەمی نرخ نەبێت هۆی ئەوەی کە کوالیتیەکەی کاریگەری لەسەر کوالیتی ئەم بابەتی کە ئاماژەن پێدا ئەوە چارەسەرەکە یعنی تۆل ئەگەر دوشمەکە لە بەردەسابێ یا ئەبێ ئەی بکڕی یا بێ پێ بکڕی بەڵام هاتن و ڕەخسانی دەرفەتی چێبڕچێ و قەدەغەکردنی قۆڕەخکاری و هێنانی براند و کەلوپەلی جۆر کوالیتی لە کوالیتی نزمەوە هەتا ناوەڕاستە تا بەرز تۆ سەرپشکە کاکە کام کوالیتیە بکڕی بەپێی بە یەک نرخی گوڵجاوە ڕێگە پێدەن کوالیتی نزمیش بێت داخل ببێت خۆی ئەزانین چۆنە تۆ بتێون هەموو شتە کوالیتی هاي نییە ینی هەموو شتە کوالیتی بەرز نییە ینی تۆ بڕۆ تای سیارە بکڕە ئەڵێ ئەو تایە فلان وڵاتە و تایە فلان وڵاتە سیارەکانیان جیاوازە $100 $80 جیاوازە ئەمە لە هەموو دنیا بەڵام ناشکرێت زۆر خراپ بێ ناشتێ زۆر خراپێت طبعا بۆ بابەتی خراپ پرسیارەکە زۆر جوانە ئێمە مواصفاتی عێراقیە ینی پێویستە جیازی تەقیس و سەیطرەی نەوعی هەیە وەزارەتی پلاندانان ئەو بابەتانەی ڕێخستووە لە کوالیتی کۆنترۆڵ ئەو بابەتانە ئەگەر شیاوی بەکارهێنان نەبن و یاسای حیمایی مستهلکەیە ینی ئەمانە هەمووی ڕەهەندی ڕێخستنی بازاڕی هەیە ینی ڕقابەی تجاری هەیە ئەمانە هەمووی وا دەکەن کە ئەگەر کۆمپانیایە شمەکەکەی خراپ بێ سەرەتان ناکرێ بەش شێوەیەکی داغڵ بێ ئەگەر لە قۆناغێکی شراب بکەوێتە هی بازاڕەوە پاشەکشەی پێەکرێ یاخود کۆنتۆڵەکرێ بە شێوە لە شێوەکان زۆر جار کۆمپانیا خۆی شمەکەی خۆی سەح بکاتەوە بۆی سومعی نەڕوا ئەمە پەیوەندی بە کەش و هەوا و پەیوەندی وەکشان بێتانەوە ئێمە کۆنتۆلیشمان کردووە لە ناویشمان بردووە بۆ منشە ئیشمان گەڕاندوێتەوە ساڵە هاتوۆتە سووری هەرێمی کوردستان دویمان داوەتە یا ئەوەیە ئەو کاڵایە لە ناوە بریا بێ بگەڕێتەوە بۆ منشە زۆر باشە ئاسی ئاڵوگۆڕی بازرگانی بەگشتی هەرێمی کوردستان وڵاتانی دەرەوە ئەگەر بە کورتی وەڵام دەیە و سپاس دەکەم چەندە ئاسی ئاڵوگۆڕی بازرگانی ڕۆژە ڕۆژ لە زیاد بووندایە و قەبارەکەی زۆرترە و بەپێی ئەو ژمارانەی کە لە بەردەستی ئێمایە پێشبینیەکرێت لە چەند ساڵی داهاتووشە ئەو قەبارەیە ڕۆژ بە ڕۆژ زیاد بکە و ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە کە هەرێمی کوردستان ژینگەیەکی سەقامگیر و لەباری هەیە بۆ تەکاملی ئیقتصادی و دروستکردنی قاعدەی ئابووری سپاس بۆ بەرە سەروەر هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی کە لەگەڵمان بووی زۆر سپاس خێر بێت